بەڵای عزیزان بەردەوام دەبین تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان باس لە کۆنگرەی یاخود شەشەمین کۆنگرەی کۆمەڵی کوردستانێکی سەوز دەکەین کە دوێنێ شەشەمین کۆنگرەی بەسترا وارووا لەم کۆنگرەدا جگەلەوەی کە لە ڕووی بەڕێوەبردن و هێنانی خوێنی نوێ بۆ ناو کۆمەڵەکە کۆمەڵێک بابەتی دیکەی گرنگی ژینگەی تێدا باز دەکرێت کە هەوڵ دەدێت بۆ چارەسەرکردنی کێشە ژینگەیەکان و بەردەوامی ئەو کار و خزمەتانەی کە ئەم کۆمەڵەیە لە ساڵانی ڕابردوو هەتا ئێستا بە ژینگەی هەرێمی کوردستانی گەیاندووە بۆ قسەکردن لەسەر کۆنگرەکە واروها بەردەوامیدان بە خزمەتکردنی ژینگە میوانداری زۆر بەڕێز ئیسماعیل عەبدوڵڵا سەرۆکی کۆمەڵەی کوردستانێکی سەوز بە وەکالەت دەکەین کە لە ئێستادا لە ستۆری بەیانی کورسات نیز ئامادەیە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک ئیسماعیل بە خێراتی. زۆر سپاس. شەشەمین کۆنگرەی کۆمەڵەی کوردستانێکی سەوز گرنگیەکەی لە چیدایە و ئەو کۆنگرەیە بە چ ئامانجێک ساڵانە یاخود با بڵێن 3 ساڵ جارێک ئەگەر گرفتێک نیەتە پێشەوە ساز دەکرێت؟ وڵی هەم ئێمە هەر لە بیداەتی ئەم ڕێکخراوەوە بڕیار درراوە کە هەر 3 ساڵ جارێک کۆنگرەی خۆی بۆستێ و بۆ ئەوەی سەرکردایەتی نوێ هەڵبژێردێ ئەم سەرکردایەتە بە تایبەتی کە گەنجی تازە دێتە پێشەوە و فکرەی تازەی پێە و بەرنامە و پرۆژەی تازەی پێەیە دەمانەوێت ئەم کۆمەڵەیە هەمیشە لە گەشەکردندا بێت. ئێستا ئەم کۆمەڵەیە ئێمە ڕێکخراوی کۆمەڵی کوردستانی سەوکەژین ڕێکخراوێکی خۆبەخشە لەسەر تاسەری هەرێمی کوردستان ئۆرگانی هەیە ناوەند و نوێنەرایەتیمان هەیە بگرە هەر لە زاخۆ تا خانەقین. ئێمە لە هەموو شوێنێک ئەنداممان هەیە لە هەموو چالاکیی ژینگەیی بە هاوکاری شارەوانەکانی ئەو ناوچانە لە هەڵمەتی نەمامناشتن لە پاراستنی ژینگە لە کاتی وەرزەکانی چاندنی نەمان بەتایبەتی لە پاییز و بەهارە هەڵمەت ئەنجام دەدەین. هەمووشی ئەندامەکانی ئێمە هەمووی خۆبەخشە هیچی لە ڕووی هینەوە هەمووی خۆبەخشە بۆ دڵسۆزی بۆ ژینگە بۆ پاگڕاگرتنی ئەو هەواوی خاکی کوردستان. ئەم کۆنگرەی ئێمەش کە کۆنگرەکەمان بەستووە دیارە قرار بوو وەکو سەرەتا بۆم باس کرد بڕیار وا بوو لە ساڵی 2010 کۆنگرەکە بەستین بەهۆی هاتنە پێشەوەی ئەو کارە هێنانەی کە شەڕی داعش هاتە پێشەوە دواتر نەخۆشی کۆڕۆنا پەرەیسەند و ئەوانە ئێمەش کۆنگرەکەمان دواخست لەبەر ئەم بارودۆخە بەڵام دوای ساڵی 2021 بڕیارماندا کە لە ساڵی 2022 کۆنگرەی شەشەم ببەستین. ئەوە بوو دوێنێ لە 23 حەوت سەرکەوتوانە کۆنگرێکی زۆر ڕێکوپێک زۆر بە هێواشی و بەهێمنی و لە سەرخۆی بە شێوەیەکی زۆر دیموکراسی و ئازادانە 15 کەس خۆیان کاندید کرد بوو بۆ دەستەی باڵا بۆ سەرۆکایەتی کۆمەڵە لەم 15 کەس هەڵبژێردران دووش یەدەک بە شێوەیەکی دەنگدانی نهێنی و ئازادانە بە لیژنەیەکی مختەس کە لە دەستگای هەڵبژاردنەوە سەپەرشتی پرۆسەکەیان دەکرد بە ئامادەبوونی دادوەری بەڕێز نوێنەری پارێزگای سلێمانی لە هەموو ڕووی یاساییەکانەوە تەکمیلە بوو پرۆسەکەمان پرۆسێکی زۆر سەرکەوت بە ڕێکوپێکی ئەنجام درا و خۆشبەختانە کارەکانمان تەواو بوو. بۆ بڕیارمان داوە لەم کۆنگرەیە کە ئەوەی کە جێگەی خاڵی وەرچەرخانە بۆ ستافی نوێی کۆمەڵی کوردستانێکی سەوز ئەم هەڵمەتی نەمامناشتنی 1 ملیۆن نەمامەیە کە جەنابی کاک پاڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی شتی نیشتمانیان بڕیاری لێداوە و ئێمەش بەڕاستی بڕیارمان داوە هەم لە کۆنگرەکە و هەم لە پێش کۆنگرەکەش قسەمان لەسەر کردووە کە پشتی شێر بەر ئێمە بکەوێ بۆ هەڵمەتی نەمامناشتن. باشە کاک ئیسماعیل دوایی بەوردی باز لە بەردەوامی خزمەتەکان بە ژینگەی کوردستان دەکەین ئەگەر لەسەر دەستەی هەڵبژاردن یاخود کاندیدەکان کە خۆیان کاندید کردووە بۆ دەستەی باڵا و لە هەمان کاتا دەنگدەرەکان چێن ئەوانەی کە کاندیدن و دەنگدەرەکانیش لەم کۆنگرەیەدا کێ دەنگدەرەکان ئێمە لیژنەیەکی باڵامە چەند 3 لیژنەمان تەشکیل کرد بوو بە 2 مانگ پێش کۆنگرەکە. ئەم لیژنانە لیژنەیەکیان ئامادەکاری لۆجستی بوو لیژنەیەکی باڵا بوو بۆ شتەفەنیەکان لیژنەیەکی لیژنەی ئامادەکردنی ڕەژنووسی پەیڕەوی نوێ. ئەم پەیڕەوەی کە پێشوو هەمان بوو ئەم لیژنەیە پەیڕەوەکان هەموار کردەوە ڕەژنووسێکی پەیڕەوی نوێ ئامادەکرا دوێنێ لە جەلسەی یەکەم دوای ئەوەی کە میوانەکان بەڕێکران تا سەعادیەکی نیوەڕۆ ڕەژنووسی پەیڕە و پرۆگرام مناقەشەیەکی گفتوگویەکی زۆر چڕ و پڕی لەسەر کرا و بەند بە بەند مادە بە مادە هەمووی خوێندرایەوە و بۆ ئەندامانی کۆنگرە باس کرا. ئەندامانی کۆنگرە لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستانەوە لە دهۆکەوە تا خانەقین بەشدار بوون بە پێی
ئاستی ناوەند و نوێنەرایەتەکان بەپێی ئەو ڕێژەیە کە لەسەر ئاستی پارێزگا بۆماندانرا بوو. ئەم 15 کەسێک کە خۆی هەڵبژار بوو چواریان ژن بوون کە خۆیان کاندید کرد بوو. لەم 9 کەسە 3 ژن سەرکەوتووە بۆ دەستەی باڵا، یعنی یەک لەسەر 3 داومانە بە ژن لە ڕووی یاساییەوە دەبووە لە 125 بەڵام ئێمە یەک لەسەر 3مان زیاد داوەتە دەستان ژنان. باشە کاک ئیسماعیل بە شێوەیەکی گشتی ئەگەر بین باز لەم دووبارە نوێبوونەوەیە لە دەستەی باڵا و لە هاتنی کارمەندیا خودت خوێنی تازە بۆ ناو کۆمەڵی کوردستانێکی سەوز ئەگەر باز لە گرنگی ئەمە بکەن گرنگەکەی لە چیدا دەبینەوە؟ وڵی هەر بۆ خۆی هەموو کۆنگرێ کە تۆ کۆنگرە دەبەستی خەڵکی تازە دێتە پێشەوە ئێمە لەم کۆنگرێ لەم 9 کەسە 5 کەسیان نوێیە 4 کەس لە کۆنەکان دەرچوونێتەوە 5مان نوێن 5یان نوێنە دوێن لێە ئەم نوێبوونەوەیە بۆ خۆی کۆنگرەکەمان کۆنگرەی نوێبوونەوەیە کە بە مانای نوێبوونەوە دەبێت خەڵکی نوێژ بێتە پێشەوە لە ناو کۆنگرەکەدا چونکە بە تایبەتی گەنج لەم بارودۆخەدا گەنجی ئێمە هەمووی دەڵێ ئێمە پرۆژەی باشمان پێویستی باشمان پێ و پێمان خۆشە بینە مەدانەکە و خۆبەخشانە و کار بکەین ئێمەش دەرگامان لەسەر پشتە چونکە ئەم ڕێکخراوەی ئێمە ڕێکخراوێکی خۆبەخشە ئەو کەسانی کە خۆیان کاندید کردیان ئەو کەسانی کە پرۆژەی ژینگەییان پێ بوو یا خود مەرجەکانی وەرگرتنی ئەو کەسانی کە خۆیان کاندید کرد بوو بۆ دەستەی باڵا بە شێوەیەکی گشتی ئەبوو مەرجەستەرەکیەکانیان چی بێت پرۆژەی ژینگەییان هەبێت یا خود کاری ژینگەییان کردبێ بەنزەکانە ئەوە بوو پێشتر ئەندام بوو بێ لە کۆمەڵی کوردستانی سەوز پێشتر کار و چالاکی هەبوو بێ بەشداری کار و چالاکیەکانی کۆمەڵی کوردستانی سەوزی کردبێ لە ناوچەکانی خۆی ئێمە دەستەی باڵای کۆمەڵی کوردستانی سەوز بە تەنیا لە یەک شوێن قەتیز نەبووە کۆ نەبووتەوە دابەش بووە بەسەر سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ نمونە لە دوهۆک ئەندامێکمان دەرچووە بە دەستەی باڵا لە کەرکووک بە هەمان شێوە ناوچە جێناکۆکان و ئەویش تێدا لە کەرکووک ئەندامێکمان دەرچووەتەوە بە ئەندامی دەستەی باڵا لە هەڵەبجە بە هەمان شێوە لە هەولێر لە شاری کوێە بە هەمان شێوە لە ڕاپەڕین بە هەمان شێوە لە گەرمیان لە ناو سلێمانی یعنی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان و بە ناوچە جێناکۆکانیشەوە خەڵکی تێدایە یعنی وە نەبێ لە یەک شوێن ئەندامەکانی هێم بوو بێ ئەم ئەندامانە لە هەموو ناوچەکانەوە هاتوون و خۆیان کاندید کردووە و هەمووشی دەنجیداوە هیچی ئەکتری نەناسیوە ئەو ئەندامانە لەناو هۆڵی کۆنگرە زۆرتر ئاشنایەتێ بۆ ئەوەی کە ئەکتری ناسیوە زۆرتر لێپساوی ناوەندەکان بوونە پێشتر کۆنتاکێک هەبووە ئەجنا ئەندامەکان هەمووی هەرکەسە لە ناوچەیەکەوە هاتووە بەڵام کە خۆیان کاندیدەکان خۆیان کاندید کردووە و خۆیان ناساندووە و هینیان کردووە لە ئەنجامی خۆناساندنەکەی خۆیان دەنگدەرەکان دەنجیان پێداوە. باشە باست لەوە کرد کە جگە لەوەی کە لە ڕووی دەستەی باڵاوە هەڵبژاردن دەکرێت و کاندیدی نوێ یاخود کارمەندی نوێنێت دێتە ناو کۆمەڵەکە و کە خۆبەخشانە کار دەکات کۆمەڵەیەک بابەت و پرۆژەی ژینگەییش گەڵاڵەکرا و باس دەکرێت گرنگترینەوە بابەتە ژینگەیانی کە لە کۆنگرەکەدا باسکرا و هەنگاوی کارکردنی دواتری کۆمەڵەکە دەبێت خۆیان لە چی دابینیەوە؟ وڵا گرنگترین هەنگاو بۆ پاراستنی ژینگە ئەو پرۆژە ژینگەیانەی کە ئێمە باسی لێوەکتا بە تایبەتی لە پەیڕەوەکەشدا ئاماژەمان پێکردووە و کە پێشنیارمان کردومانە بە خاڵی وەچەرخان هەر کەسێک لە دامودەستگاکانی حکوومەت سیارەیەک دەکرێت یاخود سیارەیەک بەناو دەکا دوای کۆنگرە بڕیانمان داوە بە کتابی ڕسمی نووسراوی ڕسمی ئاراستەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بکەین لەگەڵ هەموو شارەکانی دیکە بۆ هەر کەسێک سیارەیەک دەکرێت یا سیارەیەک بەناو دەکا بەڕاستی بیکەین بە مەرج دەبێت نەمامێک بنێژێ نەمامێک بنێژێ ئەوەی شێک لە پرۆژەکان یاخود ئەوەی کە منداڵێکی تازەی دەبێت کە چۆ نفوس منداڵەکەی ناولێ دەنێ و هەوی نفوسی بۆ دەردەکە بە هەمان شێوە نەمامێک بنێژێ ئەمە لە پەیڕەودا کردومانە بە بەرنامەی کارمان لە پرۆژەکەماندا پرۆژەی دیکە دیارە خۆت دەزانی ژینگەی کوردستان دەکوڵێ بە تایبەتی ئەم خۆڵ و خاشاک و تەپ و تۆز و خۆڵبارین و ئەوانە پیسبوونی ژینگە سەرچاوەکانی ئاو کە خۆت دەزانی ئێستا ئاو زۆر کەم بۆتەوە ئاوی ژێرزەوی زۆر کەم بۆتەوە یعنی پرۆژەمان ئەوەیە کە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ لەگەڵ قسە بکەین
و بەرنامەمان هەیە بەڕاستی چۆن بتوانین چارەسەری کەم ئاوی بکەین، یعنی سوود لە ئاوی باران وەربگرین بە تایبەتی لە وەرزی زستاندا کە چەند بەنداوێک دروست بکرێت بۆ ئاو گل بدرێتەوە و لە کاتی پێویستدا استفادە لێ بکرێت. باشە کاک ئیسماعیل، دیارە ئەم پرۆژانی باست کرد کار کەسێک ئۆتۆمبیلێک بکرێ ئۆتۆمبیلێک بەناوە بکات نەمامێک وە هەر دایکێک کە منداڵێکی دەبێت نەمامێک کەمانە خزمەتێکی گەورەی ژینگە یاخودە پرۆژێ لە نێوان باس دەکرێت بۆ وەزارەتی کوشتکاڵ بۆ پاراستنی ئاو هەوڵدان بۆ شارەسەرکردنی گرفتی کەم ئاوی. ئەم پرۆژە کە باز دەکرێت یاخود با بڵین کە لە پەیڕەوەکەدا هەیە پێویستە لە ئەنجومەنی نوێنەرانی هەرێمی کوردستان دەنگی لەسەر بدرێت و پەسەند بکرێت یاخود ئەو پرۆژەیە کە لای ئێوە پەیڕەو بوو هەموو دام و دەستگایەک پابەند دەبێت پێوەی؟ ئێمە ئەو پرۆژەیە دەنێرین بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی لەوێش لیژنەی یاسایی دەنگی لەسەر بدرێ ببێتە پرۆژەیەکی یاسایی کە لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئیشی پێ بکرێ و لەگەڵ ئەوەشدا داوامان کردووە یعنی لەو کۆنگرەیە یەکێک لەو خاڵانە کە لە چوارچێوەی سنووری خۆمان چوینەتە دەرەوە بۆ ناوچەکانی خوار و عێراقا. ئێمە دەمانەوێت کۆمەڵی کوردستانی سەوز لە داهاتوودا پەل بهاوێ بۆ پارێزگاکانی عێراقیش بۆ پاراستنی ژینگە. بەڵێ کاک ئیسماعیل لەگەڵ بەڕێستانە دەمێنینەوە ئێستا دەچینە لای ڕاستەوخۆیەک کە دیارە گرتبوونەوەی بەشێک لە کارمەندانی کۆمیسیۆنی هەرێمی کوردستان و عێراق لە بەردەم ئەنجومەنی دارایی کە گرتبوونەتەوە پەیامنێرمان لە بەغدادەوە بێستون سەلام زانیاریمان لەسەر ئەم گرتبوونەوەی دەداتێ. بێستون سڵاوت لێ بێم کاتت باش بێ گرتبوونەوەی ئەم کارمەندانە بۆ چییە؟ داواکاری و پەیامەکانیان چییە؟ بەڵێ مهرەبانم کاتێک تۆ سەرجەمبینەران کورسات نیوز باش بێگومان ژمارەیەک لە کارمەندانی گرێبەستی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق کە لە هەموو پارێزگاکانی عێراق بەشدارن ئەمڕۆ بە نوێنەرایەتی 3000 کارمەند لێرن کە کێشیانە لە ساڵی 2009 تا ئێستا گرفتێکی گەورەیان هەیە و لە ئاسایشی خۆراک لە پرۆژه ئاسایشی خۆراک جێگەیان کراوەتەوە واتە بودجەی تایبەتیان بۆ دەستنیشان کراوە بەڵام وەزارەتی دارایی حکوومەتی فدراڵی تا ئێستا گرفتی بۆیان دروست کرۆ و نەیتوانیوە کێشەکانیان چارەسەرکە. من دەمەوێت ئەگەر هاوکارم یارمەتیمدا بەشێک لە وێنەکان بگوازێتەوە ئەوە لێدوان لەو کارمەندانە وەرگرین کە هەیە ئێستاوەی کە هەیە پارێزگای سەلاحەدین و نەجەف و واسطە و هەروە بابلە و سلێمانیە و بەسرە و هەولێر و زۆربەی پارێزگاکانی تایە. من نوێنەری کوردانی وەرەگرم لەم خۆی باس بکات کێشەکانیان چییە؟ ئەم کاتت باش بۆچی کۆبوونەتەوە گرفتان چییە؟ سەرەتا بەخێر بێن. ئێمە وەکو کارمەندانی گرێبەستی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆڵ بژاردنەکانی عێراق ئەمڕۆ گرتبوونەوەیەکمان کردووە لە بەردەم وەزارەتی دارایی لە بەغداد بە نوێنەرایەتی سەرجەم پارێزگاکانی عێراق بە هەرێمیشەوە. ئێمە ژمارەمان 3000 کێشەی ئێمە ئەوەیە لە یاسای ئاسایشی خۆراکە جێگەمان بۆ کراوەتەوە کتابی کۆمیسیۆن وەزارەتی پلاندانان و وەزارەتی داراییشمان هەیە بۆیە وەزارەتی دارایی هەفتەی ڕابردوو بگرە زووتریش بۆیە موافقی بکردا ئێمە بگەڕشتان سەر کارەکانی خۆمان بەڵام بەداخەوە وەکووە بینین وەزارەتی دارایی داوای کتابی پشتگیری لە ئەمانەی عامەی عێراقمان بۆکای بۆ ئێمە ئەمڕۆ گربوونێتەوە بۆی ڕووکردنەوەی زیاتر بۆ وەزارەتی دارایی بدەین و هەروە داواکاریشین لە ئەمانەی عامەوە پشتگیریمان بکەن داواکانی لەسەر جەم نوێنەرانی پەرلەمان کوردەکان عەرەبەکان پاڵپشتیمان بکەن چونکە ئێمە لە ساڵی 2009 گرێبەستمان لەگەڵ کۆمیسیۆنا هەیە و بە پێی ئاسایشی خۆراکیش ئەبووە ئێمە زووتریش لە سەر کارەکانمان بوونایە بەڵام بەداخەوە وەکو وتم لەلایەن وەزارەتی داراییەوە داوای کتابی پشتگیری لە ئەمانەی عامەوە بۆمانەکە. باشە بیانووی چییە وەزارەتی دارایی بۆ داوای نووسراوەتان لێکە؟ بیانوەکەی ئەوەی ئەڵێ ئەبێک لەو لیژنەی وەزارەتی لە ئەمانەی عامەوە موافقەتان بکە لە کاتێکە ئێمە پێشتر موافقەی سەرجەم وەزارەتەکانیشمان هەبووە بە ئەمانەی ئامەشەوە بەڵام دووبارە داوای ئەو پشتگیرەمان لەگە ئێمە بەڕاستی ینی سەرمان سوورماوە ئێمە هەر جارێک داوای بە بیانوی کێشەیەک ئیشەکان ئێمە دوواکەوە ئەو کێشەیە چارەسەرەکەن کێشەیەکی ترمان بۆ دروستەکەن بەڕاستی ئێمە بە گومانی لە کارەکانیان ئەو بیانوانەیەش هیچ کاتێکی قبول نییە لەلای ئێمە. زۆر سپاس بۆ بەڕێزت کە لەگەڵمان هەبووی بەڵێ مێرەبان بێگومان وەکو ئاماژەم پێکرد ژمارەیەکی زۆر لە کارمەندانی گرێبەست لێرن لە کورد و عەرەب ئیسە من دەمەوێت یەکێک لە نوێنەرانی عەرەب وەرگرم کە ئەوان بتوانێت قسە بکە. سەلام عەلەیکوم.
سڵای خی گەورە بێ ئەمڕۆ هاتوون لێرەدا وەکو پارێزگاری کەربەلا هاتوون لێرەدا کۆبنەوە بۆچی لێرن ئەمەستان لە کۆبوونەوەتان لێرە دەچێت سەرتا بەناوی خی گەورە و میهرەبانە من زۆر سپاسی دەکەم زۆر سپاسی هەموو ئەو لە هەموو برایانمان دەکەن لە هەڵبژاردن کە هەمووان بێکەوەکە کە ئێمە لە ئێستادا دژی وەزارەتی دارایی هاتوین لێرە کۆبێ ئێمە و کارێکە بۆ ئەوان ڕەتمان دەکەنەوە دەبای هۆکارەکانمان پێ بڵند دەبانێت هۆکارەکان بزانین سپاس بۆ ئێوە سپاس بۆ تۆش جگە لە پیاوان و کوڕان گەنجان لێران ئێستا ژمارەیەک لە ئافرەتانیش لێرەوانیش بەشدارن لە ژنان کە خۆیان گرێبەست بوونە لێرە و لە هەموو پارێزگاکان ئەوان نوێنەرەکانیان من دەمەوێت لەگەڵ یەکێکیانە وتوێش بکەم سلام علیکم سڵای لێ بێ ئەمڕۆ لێرەدان بۆ لە بەردەم وەزارەتی دارایی بۆچی ئێوە کێشەتان چێ لەگەڵ وەزارەتی هەر کەسێک هاتووە لێەوە قسەتان لەگەڵا بکە ئێمە لەمڕۆ داهاتین خۆ پیشاندام کەین ببزانی هۆکاری ئەوە چیاکەکە کەوامان لێ دەکەن کە ڕەبزمان دەگەمە لە باشوورەوە هاتوینە بۆ ئێرە دەمانوێت کارەکان بزان ئێمە ئەمە ڕۆژی یەکەیە ئێمە لە ئاسایشی خۆراک ڕەزامەندیمان بۆ هاتووە لە هەموو شوێنێک ڕەزامەندیمان بۆ هاتووە وەزارەتی دارایی بۆچی ڕەتمان دەکەنەوە ئەوە لە ئێستادا ئەوتوی خۆشیان وتوانە ناوەکانمان بنی ئەو ناوانەی کە بە گرێبەزدا مەزراون بەڵام بۆ ڕەڤزمان دەکەن بەڵام ئێستادا هەمومان زۆر سەرسام بووین بۆی کە ڕەتیان کردوینەتەوە هۆکارەکەی چێ نازانێ ئەگەر وەزارەتی دارایی وەڵامی ئێوە نادە ئێوە لێر بەردەوام دەبێ بەڵێ ئێمە لێرەدا بەردەوام بێ ئەمڕۆ بێ مانگ بۆ مانگ بێ ساڵ بەساوی لێرەدا دەبێت تاوکو هۆکارەکەی بزانانی ئێوە چەندێکە گرێبەستن هەمانە لە 2010 لە 2011 و 2012 زۆرێ لە ساڵەکانەوە ئێمە گرێبەستنی لە هەموو هەڵبژاردنەکانە و هەموو حکوومەتەکانمان سەرکەوتن پێناوە گەیانومانەتەوەی ئێستا ئەنجومەنی نوێنەران ئێمە گەیانومانە سەرۆکوەزیران ئێمە گەیانومە هەموو وەزەرکانە ئێمە گەیانومانەتە لە ئێستادا کاچی ئەوان ئاوا ڕەتمان دەکەنەوە بۆچی ڕەتمان دەکەنەوە دەبێ هۆکارەکانمان پێ بڵێ هەموو موافقاتێکمان پێ لە هەموو وەزارەتەکانەوە لە هەموو لایەکانەوە دەبێ جوابمەیەکی ڕوونیان پێبێ بۆمان. ئێوە چەند ساڵێک پێش ئێستا وتوانە گرێبەس بۆ ناچن بۆ ئەنجومەنی نوێنەران لە چەند ساڵێک ئێوە موافقەتان بۆ دەرچوە ئێمە لێرەدا داوای لە هەموو دامەزراوەکان هەموو وەتەنە لە هەموو لایەک دەکەین ئێمە تەنهاوە دەڵین بۆچی هۆکاری ڕەفزەکەمان چە لە کاتێکا ئێمە لە هەموو شوێنێکەوە ڕێگە پێدراوین موافقەتمان وەرگرتووە بۆیە دەبێت لە ئێستادا وەڵامێکمان پێ بدەوە دەبێ تەکیدمان لێ بکەنەوە دەبێ وەڵامێکی ڕوونمان بدەنەوە ئێمە بڕیارەکانمان بڕیاری کۆنمان پێ لە ئەنجومەنی وەزیرانەوە لە ئاسایشی خۆراک لە هەموو لای کۆبێ دەمانەوێت هۆکارەکەی بزانین داواکاریانەیە وەکو خۆیان ئاماژەیان پێکرد ئەمان دەمێننەوە تا و کاتەی وەڵامیان دەدرێتەوە لەلایەن وەزارەتی داراییەوە کەسێک کە بەڕێوەبەری گشتیە لە وەزارەتی دارایی ئەو کێشەی بۆ دروستکردن و ناوێ ئەمان منە وەکو میلاکی دایمی بەڵێ بێستون دەست خۆش سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ ئازیزان بەردەوام دەبین لە گفتوگۆکانمان کە باسکردن بوو لە شەشەمین کۆنگرەی کۆمەڵی کوردستانێکی سەوزکە لە سلێمانی دوێنێ شەشەمین کۆنگرەی خۆی ئەنجامدا. کاک ئیسماعیل دەگەڕێمەوە لای بەڕێستان گفتوگۆکانمان لەوەدا بوو کە ئەم پەیڕەوە لە کۆنگرەدا باسی کراوە هەروە ساڵانی پێشووتریش پێڕەوە هەبووە لە ئەنجومەنی نوێنەرانی هەرێمی کوردستان دەنگی لەسەر دەدرێت بۆ ئەوەی کە لە تاوی دام و دەستگاکاندا ئەمە ببێتە یاسایەکی ڕسمی. بەڵێ ئێمە ئەم پرۆژەیە بەرز دەکەینەوە بە نووسراوێکی ڕسمی دەینێرین بۆ پەرلەمانی کوردستان بۆ لیژنەی یاسایی بۆ ئەوەی لەوێ بخرێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە تاوەکو دەنجی لەسەر بدرێت و دەنجی یاسایی خۆی وەربگرێت لە ڕووی قانونیەوە قووەی یاسایی وەربگرێت و پاشان ببێت کە قووەی یاسایی وەرگرت لە پەرلەمانی کوردستان دەبێتە ئیلزامی بۆ هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت. باشە کاک ئیسماعیل جگەلەوەی کە لە پێڕەوەکەدا کۆمەڵێک پرۆژە و یاسا باس دەکرێت و هەروە باست لە هەنگاوێک کرد کە دەتانەوێت
بۆ جێبەجێکردنی ئەو هەنگاوی خودت ئەو کاریکە بۆ ڕواندنی چاندنی ملیێنێک نەمام لە هەرێمی کوردستاندا کار بۆ ئەوە بکەن بە شێوەیەکی گشتی کارکردن لەسەر زیادکردنی ڕوبەری سەوزایی لە هەرێمی کوردستان جگەل لەو بڕیارە و هەوڵدان بۆ گرتنە دەستی ئەو بڕیار و جێبەجێکردنی کە ئێوە جێبەجێکاری ئەو بڕیارە بن هەوڵەکان و پلانەکان چی دیکەن؟ ئێمە پێشتر پلانی خۆمان هەموو ساڵانە هەبووە لە هەموو وەرزەکاندا لە کاتی وەرزی نەمام چاندن ئەواندا توانیمانە ڕێژەیەکی باش نەمام لە ڕاستیدا ساڵانی پێشوو لە شەتەڵگەکان نەمامیان بەبێ بەرامبەر دەداین بە ئێمە چەندی داوامان کردوە وەرمان دەگرت بە هاوکاری شارەوانەکانی ناوچەکان پاشان لە هەڵمەتێکدا بە هاوکاری شارەوانیەکان ئەو شوێنانەی کە پێویست بە لە ناو شارەکان و دەواازەی شارەکان و باخچەکان و ئەو شوێنانەی کە بە تایبەتی پێویست بۆ تایبەتی قوتابخانە و خوێندنگاکانمان هەمووی باخچەی هەیە بەڵام باخچەکانیان زۆر کەم نەمامن بۆیە ئێمە هەوڵمان داوە ئەو شوێنانەی گشتین بە تایبەتی باخچەی خوێندنگاکان سەوسکەین بە تایبەتی لە ساڵی ڕابردوودا لە شارۆچکەی پیرەمەگرون 5 قوتابخانەمان سەوس کرد بە هاوکاری ڕێکخراوی کەنیسەی هەنگاریەکانی ئەڵمانیا دانیمارکی توانیمان یعنی 5 قوتابخانە سەوس بکەین بۆیە یعنی ئێمە بەردەوام پلانی خۆمان هەبووە لە ڕێ هەندێک سپۆنسەر و ئەوانەوە توانیمانە ئەو شوێنانەی کە پێویستن یاخود زەرورن بتوانین چارەسەری ژینگەیان بۆ بدۆزینەوە نەمامیان ئەو شوێنی پێویست بێ نەمامی لێ بچێنین خۆ هەر نەمام چاندنی ژنیە خاتون بەڕاستی نەمام چاندن ئەرچی سەرشانی گرانە پێویستی بە خزمەت هەیە ئێمە لەو پرۆژەیە کە جەنابی کاک پاوڵ بڕیاری دەداوە قسەمان لەسەر ئەو تەوەرە کردووە کتومانە نەمام ناشنەکە ئاسانە دەتوانین لە چەند ڕۆژێکدا بەڵام خزمەتکردنەکە بەڕاستی ئاودان پاراستنی لە شکاندن و لە فەوتاندن و ئاودانی بەردەوام ینی دەبێت سەرچاوی ئاوی بۆ دابینکرێت جا چ بیری ئێتیوازی بێ لەو شوێنانی کە پێویستە و یاخود تەنکەری ئاو ئەویش بە هاوکاری دام و دەستگاکان بە تایبەتی شارەوانیەکان دەبێت ئەمە جێبەجێ بکرێت ئەم جادا گەورەی کە لە دەوری شاری سلێمانی ئێستا ئەو پرۆژەیەکی گەورەیە بەڕاستی ئێمە پێشنیارمان کردو بەشێکی زۆری ئەو نەمامانە بۆ ئەو جەزرە وەسەتی و چواردەوری ئەو شەقامە بێ ینی ئەو شەقامە نوێیانەی کە شاری گەورە دەبێت لەو شوێنانە نەمان بچەندێ بەڵام خزمەتکردنەکەی لەسەری هەموو شتێکەوەیە باشە کاک ئیسماعیل دیارە لە هەر پرۆژەیەک لە هەر هەنگاوێکی ژینگەیی پێویست بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان هەیە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی لەم ساڵانی دواییدا بۆ پرۆژە ژینگەیەکان بۆ هەنگاوە ژینگەیەکانی کۆمەڵی کوردستانێکی سەوز و بە شێوەیەکی گشتی ڕێکخراوە ژینگەیەکانی دیکە چی بووە باش بووە یعنی هەمویان بەدەنگمانەوە هاتوونە لە هەموو شار و شارۆچکەیەک ئەوەندەی کە ئیمکان هەبوو بێ ئێمە توانی بمان نەمام پەیداکەین سەرچاوی دارایی پەیداکەین بۆ پەیداکردنی نەمامان پەیدا کردو هاوکارمان بوونە بەڕاستی لە هەموو شوێنەکاندا بۆ ناشتنی نەمام و بۆ خزمەتکردن و ئاودانی نەمامەکان یعنی لە زۆربەی شوێنەکانی ئێستا تەماشا دەکەین ئەو نەمامانە گەورە بوونە خەڵکی دیکەش زۆرە بەڕاستی حەزی لە نەمام چاندنە و لە باغ و باغات و ئەوانەیە بەڕاست باشە کاک ئیسماعیل دیارە ڕێکخراوی یان با بڵێن کۆمەڵی کوردستانێکی سەوز بەدایکی ڕێکخراوە ژینگەیەکان ناو دەبرێت و بەو شێوەیە ناسراوە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوە ژینگەیەکانی دیکە چێچکە زۆر جار کە پرۆژەیەکی ژینگەیی گەڵاڵە دەکرێت کاری لەسەر بکرێت هەماهەنگی ڕەنگە ڕێکخراوە ژینگەیەکانیشی پێویست بێت تا پرۆژەکە با بڵێن هەنگا و ئامانجی گەورەتری هەنگاومان ئێمە لەو بوارەیدا لە هەموو شار و شارچکەیەک تۆڕی ژینگەیی هەیە ڕێکخراوە ژینگەیەکان بە تایبەتی NGO-کان ئەم تۆڕە ژینگەیانە کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان و بودجان لەلایەن حکوومەتەوە بۆ دابین کراوە یعنی تاکە ڕێکخراو ئێمەین کە هیچ بودجەیەکمان نییە نە لە حکوومەت نە لە هیچ شوێنێک هیچ بودجەیەکمان نییە خۆبەخشین بەڵام ئەو ڕێکخراوە ژینگەیانە ئەو تۆڕە ژینگەیانە کە لە حکوومەت بودجیان هەیە ئێمە لە هەموو شار و شارۆچکەی کۆنتاکتمان لەگەڵیان هەیە کۆنتاکەکەمان بۆ ئەوەی لە کاتی هەڵمەتی ناشتنی نەمام و خزمەتکردنەوەوانە هاوکارمان بوونە یعنی هیچ هینێکیان نەبووەم زۆر باش بەدەنگمانەوە هاتوونە ئەوانیش هاوکار بوونە بەڵێ زۆر سپاس بۆ قبولکردنی میوانداریەکە سپاس بۆ ئیسماعیل عەبدوڵڵا سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی سەوز بە وکالەت زۆر سپاس بە خێراتی